بە ئامادەبوونی ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی و جۆش و خرۆشی ئەندام و کادر و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەکاری بۆ دیداری یەکێتی لە ڕانیا دەستی پێکرد. خۆشبەختانە ئەمڕۆ هەستمان کرد جۆش و خرۆشێکی زۆر باشێ ناو خەڵکدا، ئەوە نیشانەی ئەوەیە خەڵک بە پرۆشە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ حیزبەکەی بۆ فایە بۆ حیزبەکەی جەنابی مام جەلال خەڵکیی زۆر بەشدار بوو لە ئەوە، هەر تەنها ئۆرگانەکانی خۆمان نەبوون، هەم ئەمە پێشتر لە لیژنەکاندا تەنها ئۆرگانەکان بەشداریان پێ نەکرابوو، کادرەکانی خۆمان بگرا، دکتۆرانی زانکۆ، مامۆستایانی پەروەردە، زانایانی ئاینی، وەرزشکاران، خوێنکاران، نووسەران، هونەرمەندان، ئەدیبان هەموو لە لیژنەکاندا حەزوریان هەیە و کاریگەرێکی زۆر باشیان هەیە، چونکەمە حەز دەکەین دیداری یەکێتی تەنها بۆ ئۆرگانەکانی حیزب نییە، بۆ هەموو چین و توێژەکانە، بۆ هەموو خەڵکە تێکۆشەرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەندامانی لیژنەکانی ئامادەکاری دیداری یەکێتی لە ڕانیا بە گرنگیەوە باس لە دیدارەکە دەکەن و دەڵێن گوڕوتینێکی زۆر لە ناو ئەندام و کادر و لایەنگرانی یەکێتی هەیە لە ناو لیژنەکاندا. خۆشبەختانە لە سەرجەم لیژنەکاندا کادرێکی یەکجار زۆر بە گڕوتین و ڕاستڵەنی چینێکی نوێوە هاتنە ناو چوارچەوەی لیژنەکان، دوای وەرگرتن و ڕاو سەرنج و تێبینیەکان لە چوارچەوەی ڕاپۆرتەکاندا ومێد دەکەین لیژنەی باڵا ڕۆڵ بدینێت بۆ چارەسەری کۆی سێکتەرەکان، کۆی گیر و گرفتەکان، کۆی داخوازیەکان. ڕۆڵی گەنجان لە ئێستادا بۆ دیداری یەکێتی ڕۆڵێکی یەکجار گرنگ و بەرچاوە کە ئێستا گەنجان زۆر بە جۆش و خرۆشەوە بەشداری ئەم دیدارە دەکەن و دەیانەوێت ڕە و سەرنجی خۆیان لە دیدارەکەی یەکێتی پێشنیاز بکەن و دەیانەوێت لە داهاتوودا بەشدار بن لە کای سیاسی و لە جوبگە سەرچەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکومڕانیدا. ئامادەکاریەکانی مەڵبەندی 24 ڕاپەڕینی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دیداری یەکێتی خۆی لە 14 لیژنە دەبینێتەوە کە ئامانجلەی دیاریکردنی سیاسەت و دیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە قۆناغی نوێی سیاسەتدا و هەوڵێکە بۆ نوێبوونەوە و چاکسازی لە هەموو سێکتەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.